باس لە شێوازی کارکردنی ڕاگەیاندن دەکەین و تایبەتیش تیڤ لە ساڵی 2022دا تا چەندە هۆکار بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان و تایبەتی لە ڕووی بەرنامەی با بڵێن کللتوری هوەری فەرهەنگی ئەمە جگەلەوەی لە پاڵ ئەم بابەتانەشدا بابەتێکی سەرکی گەیاندنی هەواڵ و پەیامەکانە کە بە شێوەیەک دوور لە چاواشەکاری گرنگترین بابەتەکان بگەیاندێت. دەپرسین ساڵی 2022 توانراوە تەواوی پێداویستی کۆمەلگا ڕێگەی تیڤەوە یاخود ئەوەی کە ئەرکی تیڤە بۆ کۆمەلگا ڕەچاوی بکات و بتوانێت لە خزمەتی بینەراندا بێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر کاروانە لیپسپۆری ڕاگەیاندن لە ستۆری بەیانی کورسات نیوزمیانە. دکتۆر بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. دیارە با بڵێن ئەگەر باز لە ئامارە بکەین ڕەنگە تەنهای پێشێرکاریەکان بێ سەرنجەکان لەسەر بە شێوەیەکی گشتی ڕاگەاندن و با بڵێن لە چوارچێوی ڕۆژنامە و گۆڤار و ئەوەیە فۆکسی زیاتر بخەینە سەر تیڤ. توانیوێتی لە ڕێگەی بەرنمەکانیەوە خزمەتی کۆمەڵگەی کوردی بکات بە تایبەتتر ئەو بەرنامانە پێشکەش بکات کە پێویستی کۆمەڵگەیە؟ بەڵێ من سەرەتا تاڵان خۆم بەخۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز لێرە ئامادەم پیرۆزبایی گەرم لە هاوکارانم لە ئێوەی بەڕێز لە ستافی کورساتی خۆشەویست دەکەم کە بەڕاستی لە ماوەی 22 ساڵە ڕابردوودا توانیوێتی کارێکی وا بکات کە بەشدار بێت بەشداریش کارا بێت لە بژانەوەی کەلەپور و هوەر و فەرهەنگ و ئەدەبی کوردی کە ئەمە ڕۆڵێکی بەرچاوە لای هەمومان. سەبارەت بە پرسیارێکە جەنابیشت بێگومان ئێمە ئەمڕۆ لە بەردەم ئالنگارێکی گەورەی میدیایی داین لە سای ئەو پێشکەوتن تەکنۆلۆژیە کە هەیە کەناڵی میدیایی زۆر بووە ئەمڕۆ هەم بینەری کوردی هەم باڵێن خوێنەرەکەی بە شێوەیەکی گشتی وەرگری کوردی دابەش بووە بەسەر کەناڵەکانی میدیاش ڕەنگە بەشێکی توانی بێتی پێداویستەکانی وەرگر پڕ بکاتەوە و بەشێکی نەیتوانیەوە تا بە پێ کەناڵەکانی میدیا ئەمە دەگۆڕێ و بە پێی قۆناغەکەش جیاوازە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو پێداویستیانەی کە وەرگر پێویستەتی ئێمە دەبێت بە بەرنامە ئیش لەسەر بکەین واتە شتێکێ لە میدیای جیهانی پێدەوترێ میدیای خزمەتگوزاری گشتی یاخود لە هەندێک شەو پێدەوترێ میدیا نیشتیمانی مەبەست لەو میدیا نیشتیمانی ئەوەیە کە تۆ لە هەموو ئاستەکان پێداویستی وەرگر پڕکەیتەوە لە بابەتی فەرهەنگیە ئەدەبیە پەروەردەیە منداڵە زانستیە لایەنی باڵێن کەلتور و ڕەسەنایەتی و بەها کۆمەڵایەتەکانی خۆتە لەم ڕوانەوە تۆ دەبێت خزمەتگوزاری پێشکەش بە وەرگر بکەیت بۆی وەرگرت ناچار نەبێت پەنابەرێ بۆ هەندێک سەرچاوی ترکە ڕەنگە سوۆشال میدیا بێت سۆربەی سەرچاوەکانی سوۆشال میدیا باوەڕ پێکراون یا خەڵکیش متمانە پێنیە لە کاتێکدا تۆ تەلەڤیزۆن کەناڵی ڕسمیە و خەڵک متمانەی تەواوی پێێتی ئەو شتانێک کە لە تەلەڤیزۆن وەری دەگرێت وەکو ئەوە نیە کە لە وێبسایتێک یاخود لە هەندێک ناوەندی سوۆشال میدیاوە پێدەگات لەبەرەوە شتەکەی تەلەڤیزۆنی باڵێن پەیامەکانی تەلەڤیزۆن لا دەمێنێتەوە خەڵکی پێپەروەردە دەکرێت لە ناوماڵ لە دەرەوە لە مەلە قوتابخانە لە هەر شوێنێشتر. باشە کەواتە دەکرێت بڵێن ئەگەر بەپی ئەو سەرنجانەی بۆ تەلەڤیزۆنەکانی هەرێمی کوردستان هەیە توانیوێتی تەواوی پێداویستیانە پڕ بکاتەوە یاخود دەمێش لە کەناڵێک بۆ کەناڵێکی تر دەکرێت جیاواز بێ هێشتا ڕەنگە بۆشایی گەورە هەبێت بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی وەرگر. بەڵێ بەداخەوە من ئەوەی کە تێبینی دەکرێت میدیای کوردی بە شێوەیەکی گشتی خەڵکیان هیلاک کردووە ینی خەڵک هیلاکردنەکە لە کۆمەڵێک ڕۆەوە یەکێکیان بڵاوکردنەوەی هەندێک بابەت کە پێویستنی ئەسڵ لە تەلەڤیزۆن بڵاو بکرێتەوە هەندێک لە کەناڵەکانی تەلەڤیزۆن لە هەندێک قۆناغدا بابەتی سوۆشال میدیایی دەهێنە ناو کەناڵی تەلەڤیزۆن کە ئەمە بەڕاستی شتێکی پەسەند کراونیە هەموو ئەو شتانێک کە لە سوۆشال میدیا خۆی ناوکەی بە خۆیەوەیە کە میدیای خەڵکە هەموو ئەو شتێکە خەڵک باسی دەکات لە سوۆشال میدیا مەرزنیە تۆ بیهێنی لە تەلەڤیزۆن ئیشی بۆ بکە ڕەنگە ناوەڕۆکەکەی ئەوە نەهێنێ هەندێک بابەت هەیە بابەتێکی قێزەونە یاخود بابەتێکە کە دوایی دەبێتە هۆی ئەوەی چاولێکەری لێ بکرێن یاخود ئاژاوی لێ دروست بکرێت تۆ ناکرێت لە سوۆشال میدیا بیهێنی لە تەلەڤیزۆن ئیشی لێ بکەیت چونکە لە سوۆشال میدیا کەمایەوە وەکو کەشێکی گشتی قسەی لەسەر دەکرێت بەڵام کە بوو بە تەلەڤیزۆن دەبێتە بابەتیش ڕسمی و هەندێک جار ڕای گشتی لەسەر دروست دەکات لەبەرەوە ئەمە یەکێکە لەو خاڵانە کە تەلەڤیزۆن بە شێوەیەکی گشتی هەندێک جار تێکەوتووە ئەو بابەتانەی هێناوە اینجا لەسەر بابەتی سیاسی هەندێک جار تەلەڤیزۆنەکان دەبنە بەشێک لە ململانی سیاسیەکان کە ئەمەش هەڵەیەکی گەورەیە چونکە تەلەڤیزۆن دەتوانێت بەشدار بێت لە پاراستنی ئارامی و سەقامگیری کۆمەڵایەتی و نیشتیمانی و ئابووری و هەتا دوایی بەڵام کە تۆ بیت
لە بچووکترین شتەوە بەشداربی لە بابەتە سیاسیەکان ئەوە ئاسایش بەرقەراری خێزانەکان تێکدەدا کۆمەڵایەتی باری کۆمەڵایەتی تێکدەدا هەتا دوایی لە بواری کۆمەڵایەتی بە شێوەیەکی تەلەڤیزۆن ڕۆڵی خراپی بینیوە تا ڕادەیەک لە بواری زانستی و ئەکادمی هەندێک جار ڕۆڵی خراپی بینیوە جگە لەوە لە بابەتی گواستنەوەی هەواڵەکاندا ئێمە بینیمانە کە هەندێک جار لە کاتی کارە ساتەکاندا هەندێک تەلەڤیزۆن چۆن کار دەکەن کە ئەمە بەڕاستی ئەمەش دەبێتە مایەی دڵتەنجی و خەمۆکی دروستکردن و دروستکردنی کۆمەڵی نەخۆشی هەیە کە هەندێک لە توێژنەوەکان سەلماندویانە کاتێک کە خەڵک گوێ لە هەواڵ و بابەتی ناخۆش دەگرێت بەردەوام بەتابەتی ئەوانەی کە تەلەڤیزۆن ئەوە تووشی کۆمەڵک بابەتی بابڵێن دەرونی دەبێت ئەمەش ڕۆڵێکی نێگەتیڤی تەلەڤیزۆنە کە هەندێک جار کاریگەری ڕاستەخۆی لەسەر خەڵک کردووە ئێمە ئەم شتانەمان هەموو تێبینی کردووە لەسەر لە تەلەڤیزۆنەکان توێژینەوە هەیە تۆژینەوەی ئەکادمی کراوە کە لەسەر ڕیزبندی تەلەڤیزۆنەکانە لەسەر ڕیزبندی کەناڵەکانە کە بۆچی هەندێک کەناڵ پەسەندە هەندێک کەناڵ پەسەند نییە خەڵک دەردەکەوێت کە کۆمەڵی شتێ زۆر حەزی لێنی لەم سەردەما بابەتی سیاسی وشک هەواڵی ناخۆش هەواڵی توندوتیژی بابەتی کێشەکان خەڵک بەڕاستی حەز بەو شتانە ناکە ینی دەبێت کەناڵەکانی تەلەڤیزۆنی ئەو شتانە لەبەرچاو بێت زیاتر ڕووبکەنە ئەمانش حەق خۆیان بدرێتەوە بەڵام بە شێوەیەکی سنووردار و لە چوارچێوەی هەندێک لە ئەتیکی کۆمەڵایەتی و میدیایی بەڵام ئەوانی تر دەبێت کە گرنجیان پێ بدرێت بابەتی کەلەپوری و فەرهەنگی و ڕەسەنایەتی و ئەو بابەتە گرنگانن کە تۆ ژێرخانی میلەتەکەتی لەسەر وەستاوە ژێرخانی کەلتوری و فەرهەنگی میلەتەکەتی لەسەر وەستاوە باشە دکتۆر لە قسەکان تا باس لە توێژنەوە کرد کە توێژنەوە هەیە بازۆ دەکا بۆچی هەندێک کەناڵ پەسەندە و لە بەرامبەری شا بۆچی هەندێک ناپەسەندە هۆکاری ئەمە چی بۆ لە توێژنەوەکەدا ئەوەی کە ینی پێی گەیشتون بەڵێ هۆکارەکانی کۆمەڵی شتانی ئێمە توێژنەوە زۆر دێتە بەردەستمان هەم خۆمان کردومانە هەم توێژنەوە زۆر دێتە بەردەستمان بۆ هەڵسەنگاندنی بۆ با بڵێن پێداچوونەوە بەشی زۆری ئەو توێژنەوانە لایەنی بەکارهێنان و بینینی کەناڵەکانی میدیا بەشێکە لە ڕاپرسیارێنەکان زامیان لە ڕاپرسیارەکان زامیان یاخود لە چاوپێکەوتانێک کە ئیشان لەسەر کردووە بەشی زۆری تەلەڤیزۆن بە کاریگەرترین دەزانن بێگومان ئەوش لەبەر کۆمەڵی کۆکارەکە باسمان کرد مەسەلەی متمانەیە مەسەلەی ئەوەیە کە لە هەموو ماڵێک خەڵک لە دەوری شاشەکە کۆ دەبێتەوە و بابەتەکانی جیاوازن لەوەی کە لە سوۆشال میدیا پێشکەش دەکرێت بەڵام لە نێو تەلەڤیزۆنەکانیش کە دێتە سەر ڕیزبەندی تەلەڤیزۆنەکان هۆکار هەیە کە خەڵک بۆچی نەک هەربەتەنها خەڵکی نوخبەش یعنی نوخبەکەش بۆچی لە هەندێک تەلەڤیزۆن دوور دەکەونەوە بۆچی پێیان باشە تەلەڤیزۆن هەندێک بابەت هەیە خۆی لێ بە دوور بگرێ و بڵاوی نکاتەوە ئەمانە هەموو بۆمان ڕوون دەکاتەوە ئەوەی کێمە تێبینیمان کردەوە ئەوەیە کە خەڵک بە شێوەیەکی گشتی پێویستی بە متمانە هەیە متمانە دروستکردن پێویستی بەو بابەتێک کە جەنابەت ئاماژەت پێدا خزمەتگوزاری گشتیە لە هەموو بوارەکان وەکو وتمان لە بواری فەرهەنگی کەلتوری ئەدەبیە ئابووریە کەش و هەوایە زانیاری گشتیە ڕێگەوبانە هەتا دوایی پێویستی بەو زانیارانە هەیە کە تەندروستیە پەروەردەییە پێویستی بەو زانیارانە هەیە کە لە تەلەڤیزۆنەکان پەخش بکرێن جگەلەوە بابەتی توندی تیژی و دووبارەکردنەوە و دابەزین بۆ بابەتێک کە پێدەوترێت ئەوەی پۆپۆلیزم کە بەداخەوە هەندێک لە کەناڵەکان خۆیان دادەبەزێنە ئەو ئاستا کە بزانن بەچی بینەریان زیاد دەبێت ئەو شتە بڵاو دەکەنەوە نەک شتێک بڵاوکەنەوە کە ڕاستڕێیەک دانێ بۆ لایەنی پەروەردەیی و لایەنی دەرونی خەڵک لەبەرەوە هەندێک کەناڵ هەیە کە خۆیان دادەبەزێن بۆ ئاسی پۆپۆلیزم ئەمە ژێشێکە لەو خاڵانەی کە وا دەکا تەلەڤیزۆنەکان متمانە لە دەست بدەن بەڵێ دکتۆر هیچ یاسایەک هەیە تایبەت بە کەناڵەکانی ڕاگەاندن لە یاساکەدا بڵێ پێویستە ئەم بەرنامانە هەبن و ئەمانش نەبن بەڵێ وەکو یاسا نەخەریج یاسایەک نییە بڵێت تۆ ئەم بەرنامەیە پێشکەش بکەیت و ئەمە پێشکەش نەکەیت بەڵام هەندێک شتێک پەیوەندی بە ئیتیکەوە هەیە ئیتیک و سیاسەتی کەناڵەکان ئەمە دیار دەکەن اینجا شتێکی بە پێی دەوترێت لێ باڵێن هەستکردن بە لێپرسینەوە لەلایەن خودی ستافی بەڕێوەبردننی هەر کەناڵێک یاخود ئەو ڕۆژنامەنووسانەیە کە ئیش دەکەن تۆ کەناڵێکی ڕاگەیانی دەی مسەسەلێک بۆ نمونە دەوڵاتێک پێشکەش دەکەیت ئەو دەوڵاتە دەزانی تۆ زیانی هەیە بۆ کۆمەڵگەی کوردی خەڵک فێری دوور لە ڕووی جەنابتان و بینەران خەڵک فێری دووڕووی و درۆزن و خیانەت و دزی و پیاکوشتن و ئەوانە دەکا جارێک دوو جار ئەمە لایەنی دەرونی خەڵکی شتێک دەدات لەبەرەوە تۆ لە ڕووی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە لە ڕووی سیاسەتی کەناڵەکەەوە ناکرێت ئەم بابەتە پێشکەش بکەیت بەڕاستی ئینجا خۆی کێشەکە لە چیشدا کێشەکە لەوەی ئەگەر جاران تۆ ئەو بابەتانت پێشکەش کرد بێ
بە زمانی شتر بۆ ڕەنگە تەرجەمەیەکی لەگەڵدا بێەوە وەرجێڕانەکەی بە نووسین بە سەبتایتڵ کراوە بەڵام ئێستا کراوەتە کوردی دۆبلاج کراوە لەبەرەوە تو هەموو خەڵک منداڵ و گەورە و بچووک و نەخوێندەواریش لەم پەیامە تێدەگەن کە ئەمە زیاتر کێشەکەی قوڵ کردوەوە بەڕاستی لەبەرەوە وەکو یاسانی بەڵام ئەو کۆمەڵە شتانە کە ڕێگری دەکەن واتە شتەکە ئیتی چێ پەیوەندی بە خودی سیاسەتی کەناڵەکە و لە هەستکردن بە لێپرسینەوە لەلایەن ستایف ڕۆژنامەنووسی کەناڵەکە هەیە هەستکردن بە لێپرسینەوە خاڵێکی زۆر گرنگە کە تۆ دەبێت بزانیت ئەم پەیامەی تۆ بڵاوی دەکەیتەوە تا چەند زیانی هەیە لەسەر بینەر و لەسەر وەرگر ئەگەر زیانی هەو بەسەر کۆمەلگاکە دەبێت دوورکەویتەوە لێ با کەناڵشتر بڵایکەتەوە تۆ مەیکە هەندێک زادڵ من وەڵام من سەبق لە دەست دەدەم سەبق هەموو شتێک نە بەڕاستی سنجینی لە پەیامەکان جۆری پەیامەکە ئەمانە بەڕاستی گرنگن ئەو سەردەمای ڕاستە ئێمە ڕەنگە 10 ساڵ پێش ئێستا بیرمانەوە کردبێتەوە وڵا ئەو کەناڵە ئەم بابەتێ بڵاو کردوێتەوە ئێستا کەناڵشتر بڵاوی نەکردوێتەوە نەخێر ئەسڵن ئێستا ئەو کەناڵانی بەتابەتی لە تەلەڤیزۆن کە هێمنن پەرە ناکەن لە بڵاوکردنەوەی هەندێک پەیام تا دەرئەنجامەکانی دەخوێنەوە کە کاریگەریەکانی دەخوێنەوە دەرهاوشتەکانی دەخوێنەوە لەسەر وەرگر و لەسەر خەڵک ئەمانە بەڕاستی لە لای خەڵکی خوێندەوار و لە لای خەڵکی نوخبە ئەمانە پێشەنگن لە بواری میدیا. بەڵێ دکتۆر هەندێک بابەت هەیە کە کاریگەری دەبێت ڕاستە خۆ بەسەر ڕای گشتی کە ڕەنگە پێویستیش نەکات پەیامی تۆ لەسەر ئەمە چییە؟ زۆر جوانە ینی هەندێک ڕایگەشتی دروست دەبێت لەسەر بابەتێک ئەوە ناهێنێ بەڕاستی شت گەورە دەکرێت لە قاڵبی خۆی یعنی تۆ بۆ خەڵک بە شتێکەوە مەژغوڵ دەکەی سەرقاڵ دەکەی کە ڕەنگە واژ نەبێت ئەسڵەن تۆ لە هەندێک جار قسەی کەسێک دێنن قسەیەکی کردووە لە قسە دەستکاری دەکرێت هەمومان ڕستمێکی لەگەڵدا دێنێن بە گرافیک ئیشێکی بۆ دەکەنوان ئەم قسە دێن خەڵکی پێ و مەژغوڵ دەکەن و تەلەڤیزۆنی زۆر جار تێدەکەوێت دێ بەرنامە لەسەر ئەوە دەکات بێ ئەوەی بزانێت ئەمە هی ئەوە نیە تۆ لە تەلەڤیزۆن باسی بکەیت چونکە تەلەڤیزۆن صفەتی ڕسمی بوون دەداتە هەر پامێک کە بڵاوی بکاتەوە تەلەڤیزۆن دامەزراوێکی گەورەیە بە کۆمەڵێک ڕێوشوێندا تێدە پەڕێک کە ستافێکی پرۆفێشناڵی زۆری هەیە سیاسەتش دیاریکراوی هەیە بەڵام سوۆشیال میدیاوانە وێبسایتەکان زۆربیان وانین ئەمانە بە کەسێک و دوو کەس بەڕێوە دەچێت لەبەرەوە تۆ ناکرێت بیت تەلەڤیزۆن ئەو پامە بڵاوکاتەوە کە لە سوۆشیال میدیا هەیە بەڵێ هەندێک شتەیە تۆ دەتوانیت هەڵی بژێریت کێشەیەکە ڕەنگە ئەو کێشەیە تۆ ئەگەر تۆ قسە لەسەر بکەیت باشترە لەوەی لە میدیا دەستا و دەست بکرد لە سوۆشیال میدیا دەستا و دەست بکرێت کە تۆ دەتوانیت لایەنی بەرپرس بێنیت قسەی لەگەڵ بکەیت دەتوانیت ڕخنەی لێ بگریت و ڕخنەکە بنیاد نەرانە بێت نەک بکو سوۆشیال میدیا کە هەر کەسێک هەستێت دەتوانێت ئەکاونتێکی پێدایک و باودانێت دەتوانێت وێبسایتێک دانێت وێبسایتەکە کەس خاوەنی نەزانی چێە لە ئەوروپا بێت لە هەر وڵاتیش دەورە بێت لە ناو خۆش بێت تۆ نازانیت خاوەنەکەی چیە دەی بە کەیفی خۆت بەبێ ئەوەی هیچ ڕقابەیەکی سانسۆرێکی خودی بێت یاخود دەرەچی بێت لەسەری بێت دێ بابەتەکە بڵاو دەکەیتەوە اینجا ئێمە هەر ئەوە نییان کێشە ئەوەشە هەر کەسێک بێت دەتوانێت ئیش بکات لەمە سوۆشیال میدیاوە مەرجێت تۆ ڕۆژنامەنووس بیت بەڵام دێت پێیان ئێستا شتێکێک کە پێدەوترێت بە بەرهەمێنەری دەقی میدیایی ئەمە لە سوۆشیال میدیا وایە ئێستا خەڵک بۆتە بەرهەمێنەری دەقی میدیایی ڕەنگە بەر ئەم دقا نووسین بێت وێنە بێت باڵێن کلیپ بێت داخود گرتە ڤیددیۆیی بێت دێم شتانە بڵاو دەکاتەوە اینجا ئەگەر تۆ سەحەفی نەبیت هەستی هەست بە لێپرسینەوە نەکەیت دێت ئەم شتانە بڵاو دەکەیتەوە وەکو ژەهرێک وایە لە ناو کۆمەلگا بڵاو دەبێتەوە لەبەرەوەی لێرە دەوری تەلەڤیزۆنەکان دەردەکەوێت ئەگەر بێت و تەلەڤیزۆن ئەم شتانە هەمووی پڕکاتەوە کە لێنانە نەهێڵێت بە دڵنیایی تۆ سوۆشیال میدیا کاریگەریشی ئۆتۆ لەسەر خەڵک نامێنێ بەڵام ئێستا بەداخەوە لە کۆمەلگای ئێمە خەڵک بۆچی ئەوەندە ڕووی کردوتە سوۆشیال میدیا کەواتە فەراغی میدیایی وای کردووە کە سوۆشیال میدیا هێندە بە دڵنیایی کەلێنێکی زۆر گەورەی میدیایی هەیە ئەمە ناڵێن هەموو میدیاکانوان تەمان میدیا هەیە وەرگرێکی زۆری هەیە بە حکمی ئەو بابەتە کەلتوری و فەرهەنگی و تەندروستی و پەروەردەیانەی کە بڵاوی دەکاتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە خەڵک میدیابێک چاوسەیر دەکات لەبەر ئەوە کەلێنێکی زۆر گەورە هەیە لەو بوارە بەداخۆ پێویستەوە هەیە کە پڕ بکرێتەوە یەک تێبینی ئێستا بۆ نەبشێک لە میدیاکان لە سوۆشیال میدیا لەسەر ئاستی بینەری خۆیان لە سوۆشیال میدیاکە بڕیاردەدەن نەک تیڤیەکەیان ئەمە پێوەرێکی باشە نەخێر ئەمە پێوەرنیە لە ڕاستیدا چونکە تۆ سوۆشیال میدیا ڕەنگە بەردەوام تۆ ئەو پەیامانە تەلەڤیزۆنە داینانێت لە سوۆشیال میدیات ڕەنگە زۆر جار پرسیارە بکەیت ڕەنگە زۆر جار شتێک بوروژێنیت کە لە ئاستی سوۆشیال میدیا بێت تۆ هەندێک جار هەندێک تەلەڤیزۆن هەیە ڕەنگە لە بابەتێکی دیاریکرا و دانەبێت ئێستا ئاسی پۆپۆلیزمەکە ئەو شعباوێتی کە بۆتە دیاردە ئێستا لە زۆربەی وڵاتان بە کوردستانیشەوە بەڵام دێ لە سوۆشیال میدیاکان پرسیارێکی وا قۆڕ دەکا کە خەڵک هەیە قسەی ناشرین دەکا هەیە ناچارە ینی نەتوانێت بەبێ
بەبێ هیچ هەڵوێستێک بەرامبەر بە پۆستەکە بوەستە دێ وەڵام دەداتەوە چکێمە بیرمانەسی هەندێک جار هەندێک پۆست وا لە خەڵک دەکات کە ببێتە بەکارهێنەرێکی ئەکتیڤی سوۆشال میدیا بەکارهێنەر ئەکتیڤی سوۆشال میدیا چییە؟ واتە تۆ یان خۆت دەق بڵاو بکەیتەوە یان فیدباکت هەبێ فیدباکت ڕەنگە بەڵایچێک بێت بە کۆمنتێک بێت بە شێرکردن بێ هەتا دوایی هەندێک پۆست وا لێ دەکات کە تۆ نەتوانیت بە بێدەنگ مەسەرە ناحەقێک دەکات بەرامبەر بە شوێنێک بە کەسێک بەلایەنێک بە ئایدۆلۆژیایەک تۆ ناتوانیت بیت ئەم پۆستە ئەوە بەبێ وەڵام تێپەڕێن و بەسەریدا باز دێت دەبەرەوە تۆ کۆمنتی دەبێت لەبەرەوە مرز نییە تۆ ئەگەر 20,000 کۆمنتت هەبوو یان 50,000 لایکت هەبوو بۆ پۆستێک مرز نییە تۆ تەلەڤیزۆنەکەشت بە هەمان شێوە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر کاروان عەلی سپۆری ڕاگەاندن سپاسکار میوان دەستخۆش.